وا بڕیارە هەینی کاتژمێر 8 شەو دیاری کۆتایی جامی یانەکانی عێراق لە نێوان هەردوو کوردی زاخۆ و دهۆک لەسەر یاریگای شەعب ئەنجام بدرێت. دێربی بادینان سەرەتا وا بڕیار بوو لە سەر یاریگای نەورۆز لە شاری سلێمانی بکرێت، بەڵام بە هۆکاری ئەمنی گواسترایە و بەغداد. چاوەڕوان دەکرێت هەردوو یانە ڕێژەیەکی زۆری هەندەرانیان ئامادە بێت، هەر بۆیە لەسەر داواکاریانەکان نرخی بلیت بۆ 5,000 دینار و بە یەکسانی بەسەر هاندەرانی هەردوویانەدا بەش دەکرێت. دهۆک بە درێسی زەر دیاری دەکات و زاخۆش بە درێسی سپی دەردەکەوێت. دوایی مەشقەکانی هەردوو تیپ لەسەر یاریگای یاریەکە بەداخراوی بوو دوور لە چاوی ڕاگەاندنەکان. لە کۆنگری ڕۆژنامانی پێش یاریەکە لە بارگای یەکێتی تۆپی عێراق سەرەتا لە یانەی زاخۆ عەبدولغەنی شەهدی ڕاهێنەر و شڤان جەمیلی کاپتن ئامادە بوون. يعني هو وصول نادي زاخو لهذه المحطة وأيضا عەبدولغەنی شەهد وتی دهۆک تیپێکی بەهێزە و نازناوێکی گەورەی بردووەتەوە، بەڵام نازناوەکەمان دەمانەوێت هاندەرانی زاخۆ دڵخۆش بکەین. ئێمە پشتمان بە هاندەران قایمە و سبەی هێزی ئێمە لە نێو یاریگا دەبینن. شڤان جەمیلیش وتی خەونی زاخۆیەکان دەهێنینە دی، نامانەوێت نازناوەکە لە دەست بدەین، دەمانەوێت ئەم ساڵ یەکەم نازناو بۆ زاخۆ بەدەست بهێنین. دواتر لە یانەی دهۆک سلێمان ڕەمەضانی ڕاهێنەر و هاڕون ئەحمەدی کاپتن ئامادە بوون و بە کوردی پەیامی خۆیان گەیاند. ڕاستێنکەم تەفکیرت کەمتنیان بێ دەستکەفتی دەستخۆ ببینین پشتینگە تەفکیرێ دەستکەفتێ دیکەن یامە نوکەمت گەشتە یاریا دومایکێ مت گەشتە مەدوێتە نەم دەستکەفتێکی دەستخۆ ببینین کە سوباهی vê yariye bibin inşallah piştî hingê carabêjin nevena bi tevaqtê ser yana dok çünkü yana dok ek şu an yanaya ku ve çendî cara çûye bitolê ji derve bûye qaramana bitola xelîcê inşallah ev tişte tehdîr ser yana dok nake. Em birayîne cîranê tekîn birayê tekîn berî ku em xezmetêk bîn sahêda me divêt ekîd hoşiyê li vê yariyê bînin me divêt royekê can nîşa hemî cemawara Iraqê bidin ku em neavîn evê xelek hizir dikin evê elam an ku bêjin piştevan cemawarî li Iraqê hizir me dikin inşallah em şên riyekê can û birayînî nîşe bidin û heçiyê birevin pîrozbayê ku bikin. جامیانەکانی عێراق 31 وەشانی لێ بەڕێوە چووە. نازناوەکە لە شاری بەغداد نەچۆتە دەرەوە و تەواوی نازناوەکان یانەکانی پایتەختی عێراق بەدەستیان هێناوە. یەکەم جارە دوو یانەی دەرەوەی ئەم شارە بگەنە یاری کۆتایی و نازناوەکە دەگەڕێنەوە هەرێمی کوردستان. حوسێن محەممەد، کەناڵی پێام.